نەریتێکی هەمیشەیی دەستگای میدیایی کورسات هەمیشە خەمخۆری هونەرمەندان و نووسەران و ئەدیبانە و هەمیشە لە هەوڵی ئەوەیە کە لە ڕەوشی تەندروستی بەشێکی زۆر لە هونەرمەندان بپرسێت و سەردانیان بکات. دیارە لە ئێستاە بەڵین کۆمەڵێک لە هونەرمەندان و لە پێشکەشکارانی دەستگای میدیایی کورسات و کوردیژنەیەکی تایبەت سەردانی بەشێک لە هونەرمەندانەکەن و لە نزیکەوە ئاگاداربوون لە ڕەوشی تەندروستیان و هەروە کارەکانیان لە نوێترین بەڵین سەردانیکردنیشە هەریەک لە هونەرمەندان بەهادی نووری و مححمود محەممەدیان بەسەر کردەوە. وەک نەریتێکی هەمیشەی دەستگای میدیایی کورسات بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە ڕەوشی تەندروستی هونەرمەندان و دووپاتکردنەوەی پاڵپشتی بۆیان تیمی هونەری کورسات هەریەک لە هونەرمەندان بەهادی نووری و مححمود محەممەدی بەسەر کردەوە. لای خۆیانەوە دوو هونەرمەندە کە تا ئێستاش بەردەوامن لە کاری هونەری بەسەرکردنەوەکەیان بەرز نرخاند و ئاماژەیان بەوە کرد کە کورسات لە کاروانی هونەریاندا هەمیشە پاڵپشتیان بووە. یەشێکی بە خێراتنی تەلەڤیزیۆنی کورسات دەکەم بۆ ئەم دیدارە جوانەیان کە منیان بەسەر کردووەتەوانێ. هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن لە کارەکانتانە، چونکە کارەکانی ئێوە زۆر جوانە و کارەکانتان بە تایبەتی بۆ ئەم میلەتەیە زۆر دەستخۆشیتان یەکەم. سوپاسی جەنابیشتان ئەەکەم و تاوان من فترەیەکی زۆر لە هونەردا بڕابووم بەهۆی هەنێ نەخۆشی و بەهۆی هەنێ نەشتەرگەریەوانێ کە بۆم کرا چ لێرە و چ لە شاری هەولێریش و تاوان بۆ نەخۆشەکانم لێرەوە توانم بڵێم سوپاسی هەموو ئەو برادرانەکەم کە هاوکاریان کردم بۆ نەشتەرگەریەکانم، چکە سێ نەشتەرگەری زۆر قورسم بۆ کرا. یەکیان پرۆستات بوو کە کاک شێخ ئەحمەدی قەیوان هاوکاری کردم، زۆر سوپاسیەکەم لێرەوانە مەمنونیم. هیوادارم ئەو نوع پیاوانە لەم شارە هەمیشە بتوانن خزمەتی هونەرمەندان بکەن. بە نیسبەتی تەلەڤیزیۆنی کورساتەوە ئەتوانم بڵێم کاتی ئێمە ئیشمان لە کورسات کردووە، کورسات هەر بەو قووەتەی خۆیەوە ئێستا ماوەتەوانێ. هیوادارم دایم ئەم ئەستێرە گەشەی کوردستان کە پێڵێن کورسات تێ کوردستان لەگەڵ گەلی کوردستانە، من دایم خوا پێڵێم ئەمە تەلەڤیزیۆنی دایکە. هەردوو تەلەڤیزیۆنەکە تەلەڤیزیۆنی دایکی پێڵین. ئێمە ئەوانەی کە لەوێ کارەکەن بەڕاستی ماندوون، بەڕاستی زۆر زۆر ماندوون و هیوادارم بەرنامەکانیشیان زیاتر بێ، بەرنامەکانیشان زیاتر بەرنامەی هونەری وەرەو بەرنامەی هونەریان هەر بەردەوامە. بەس حەزەکەم زیاتر بێت، چونکە خەڵکەکە زیاتر مێشتی ئەوەی ئەوێت کە شتی هونەری پێشکەش بکرێت. دەستخۆشیتان لێ یەکەم دەجار و بیزجار. وڵای پەیامی منەوەیە کە منەوە بۆ 2 ساڵ بۆ 2 ساڵ و نیوە بێ تووشی ئەم وەزع بووم. وەزعم باش نییە بەڕاستی. بازە جارێکی زۆر لە خۆمەکەمە چمە دەرەوە، لەم با تۆزێ هەر لە سەر ئەم جێگەیە نەکەوم. تێگەی عیلاجی من لە دەرەوەی وڵاتە لە ئەردەنە، لێرە 2 دکتۆر پێی وتوم کە عیلاجەکەی من لای ئەو دکتۆرەیە. من بە دەردی کابرای کوردەوتی بچی بۆ ئەردەن بۆ لای دکتۆر نەبێ دەفتەرێ دۆلار دەوێ، ئێمە لەکوێی بێنم. تێگەی جا من داوا لە پەیوەندی دارەکەم، داوا لە دەسەڵات دارەکەم، ئەگەر توانیان یارمەتیم بن، ئەگەر نیشیان توانی ماڵیان ناوات. وڵی پێش مردنی ئەحمەدی برام خواپووی کە لەگەڵ مردوویەوە بەتەما بووم 1-2 گۆرانی جێبەجێ بکەم و لە کەناڵی کورسات بڵاوی بکەمەوە، بەڵامی تر ئەم وەزعی براکەمی بەسەرا مایان کە بێ عەبدی خوای کردووە. دوای ئەوەیش کە ئینسان بە کۆستێک کاکەوت تۆزێ سار دەبێتەوە لە هەموو بابەتێکی فەنی. تێگەی بەتەمامی شەڵا ئەگەر ئەم وەزع تۆزێ بجوڵێتەوە کاری هونەری وازێ نایانم من.
چونکە بۆکو ئاو ماسی واین هونەرمەند دایما هونەرەکەی خۆی لە خەیاڵە و خزمەتەکەی خۆی لە خەیاڵە خزمەتی خەڵک بکات تێگەی دایتر بە تەمام تۆزێ ئەم مۆزعە کۆن ببێت و بچمەوە دنیای هونەر.